بۆ خۆپاراستن لە پەتای کۆرۆنا ڕێکخراوی تەندروستی جیهانی وەزارەتی تەندروستیش داوامان لێ دەکات لە پاش هاتنە دەرەوە لە ماڵەکانمان بۆ شوێنە گشتیەکان بەتایبەتی ئەو شوێنانەی کە داخراوە دەمامک بەکاربێنین. بەڵام مامەڵەکردن لەگەڵ دەمامکدا ڕێوشێنی خۆی هەیە. ئەم دەمامکانە تەنها بۆ یەکجار بەکاردەهێنرێت و پاشەوە پێویستە فڕێ بدرێت. ئەگەر ڕوود کردە چێشتخانەیەک بە مەرجێک دووری کۆمەڵایەتی هەبێت لەگەڵ مێزەکەی تەنیشت و خەڵکانی تردا دەتوانین دەوامکەکەدا بکەنیت. بەڵام لە کاتی لابردنی دەوامکەکە پێویستە دەست بۆ پێشەوەی دەوامکەکە نەهێنیت. وا باشترە کیسەیەکی نایلۆن هەبێ بۆی کە دەوامکەکەی تێبکەیت بە مەرجێک کیسەکە پاک بێت. ئەگەرنا دەتوانیت کلێنس بەکار بهێنیت. ئەم دەسڕانە پێش ئەوە دەستت پاک بە ئاو سابوون ششتووە و کە دەمامکەکە دادەکەنیت لەم قەراغانەوە دەستی بۆ دەبیت و دەمامکەکە دەخەیتە سەر دەسڕەکە. وەک باسمان کرد نایلۆن لە دەسڕ باشترە. پاش ئەوە دەیپێچیت و دایدەنەی تاک و کارەکەت تەواو دەبێت و اینجا دەمامکەکە دەپۆشیتەوە. لەوە بە دوور بن کە دەمامک بخەنە گیرفانتان، بیخەنە ناو جەنتا یان بیخەنە سەر داشبۆردی سەیارە، چونکە هەموو ئەمانە دەکرێت نەخۆشیتان بۆ بگوازێتەوە. پاشەوەی کارەکەتان تەواو بوو بە هەمان شێوە دەستان بە ئاو سابوون شوشتووە و دەمامکەکە لە تەنیشتەوە هەڵدەگرن و دووبارە دەیپۆشنەوە. پاراستنی خۆتان و ئازیزانتان لە پەتای کۆرۆنا کارێکی ئاسانە.